سەیف زۆر سپاس بۆ ئامادەبوونت لەگەڵمان. سەرەتا دەمەوێت پێت بڵم کە مەترسیەکانی ئەم جەنگە لە چه ئاستێکدایە؟ ئێستا ئەوەی ئێوە دەیبینن خوێندنەوەتان چییە بووی؟ گوێت لێمە بەڕێز سەیف؟ اسمع واضح. اسمعك واضح. سپاس بۆ میوانداریکردن و سڵاوێکی گەرم بۆ تەواوی بینەرانی کوردستان 24. بێگومان خوێندنەوەمان بۆ جەنگ ئەوەیە دەستی پێ کردووە لە سەرەتاوە بۆ فشارکردنی ئیسرائیل بۆ سەر ئێران و پێکانی ئامانجەکان کە پێی وابووە هەڕەشەیەکی ڕشت بوون لەسەر مانەوەی ئەمە ئاوێسان بوو لە وتارەکەی بنیامین نەتانیاهۆ بەرامبەر بە کۆماری ئیسلامی وایە دۆسیەی ناوچی لە لێواری دروستکردنی بۆمبی ناوچیە. ئیسرائیلەکان بەردەوام ئەوە دووپات دەکەنەوە دەستیان کرد بە بۆمبارانکردنی پێکە ناوچەکان تایبەت لە نەتەنز و ناوچەکانی دیکە. ئیمڕۆژ دەبینی هەوڵی بۆمبارانکردنی وەزگی فۆردۆش دەدرێت کە ئەمە وا دەکات 60% توانستی ناوچی کەم بکاتەوە. ئەوەی پێویستە بە کۆماری ئیسلامی پێی وایە ئەوەی ڕوودەدات هاراسانکاری و پێشێلکردنی سەروەری سیاسی خۆیەتی ژمارە گەلێکی بەرچاو لەسەرکردە سەربازەکانی پێکراون ئەوانە فەرماندەی پاسداران بوون. سپاسالار ئێمە باس لە فەرماندەگەلێکی زۆری باڵا دەکەین لە ڕیزی پێشەوەی فەرماندەیی سەربازی کە پاکتاو کراون و لەنێو براون. ئەمە دەرخەری تێکشکاندنی هێڵی ئەمنی ئێران لەلایەن ئیسرائیلەوە بەتابەت لە دامەزراوە ئەمنیەکان لەلایەن دەکرێت بریکار و سیخوڕی ئیسرائیلی بن لە وڵاتەکە. دوایینیان کە ڕووی داوە لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو بەردەوامیدان بۆ بە هێرشەکان ئەوەشی کە لە دوایین جار پێکراوە موشەکە ئێرانیەکان بەتابەت بۆمبارانکردنی باڵەخانەیەکی مۆساد بووە. ئەو ئاماژانە دەرهاویشتانە دوای لێدوانی نوێی سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دێن وێڕای دوێنێش بزاوت گەلێک هەبوون کە هەڵگری فڕۆکەی USS ئیمز لە باشوورەوە لە باشووری دەریای چینەوە دەستی بە بزاوت کردووە بەرە و ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئاراستەی گرتووە. سەرڕای ئەوەی ڕیپۆرتگەلی زۆر هەن لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو باس لە 25 فڕۆکە دەکەن کە هاتوونە بۆ پاراستنی ئاسمان و ڕووماڵکردنی ئیسرائیل. هەموو ئاماژەکان بۆ ئاراستەیە دێن کە تەشەنە بکات ئەو ڕوبەڕووبوونەوەی کە هەیە گۆڕپانەکە بەرپران بێت و ئەمریکا بخزێتە نێو جەنگەکە لە هەر کاتێک بەرەو ناوچەکە دەجوڵێن و ئەمڕۆژ کەمێک بەر لە ئێستا ترامپ گەڕایەوە بۆ واشنتن و دەڵێت بابەتی زۆر گەورە هەیە کە گفتوگۆی لەبارەوە بکەین. پێتان وایە کە ئەمە مەترسیدارە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بڕیاری مەترسیدار دەدرێت لەم کۆبوونەوەیەدا؟ بەدڵنیایی بەپێی و ئاماژانەی گەڕانەوەی دۆناڵد ترامپ لە کۆبوونەوەکانی کانەدا لەسەر خواستی تایبەت کە گوایە بۆ تاوتوێکردنی پێشبەچوونەکان وڵاتی ناوەڕاست گەڕاوەتەوە داواشی کردووە لە پێکهاتە ئەمنیەکانی خۆی لە ئەمریکا بۆ ئەوەی کۆبوونەوەیەک ڕێخەن دەرەنجام پێم وایە بەهۆی فشاری نێودەوڵەتی دۆناڵد ترامپ هەوڵ دەدات دەرفەتێکی دوایین دەرفەت بە ئێران بدات چونکە دەگوزرێت ئامادەگاری سەربازی بەرچاو هەیە
بەهۆی بوونی سێ فڕۆکە هەڵگری مەزن گەشتەگەل لە ناوچەکە و ئامادەباشی ئەو بڕە سەربازە زۆرەی ئەمریکا تەواوی ڕژێم و سیستەمی سەربازی سیستەمی بەرگری تاد و تێکشکێنەرەکانی دیکە ڕای موشەکی بالستی هەمویان ئاماژەن وێڕای زیادبوونی هەڵگری فڕۆکە و فڕۆکە هەڵگرەکانیش تەنانەت ئەوانەی کە ڕووماڵی ئاسمان دەکەن پێشبینیەوە کە ئەمریکا ڕاستەو خۆ بێتە نێوان جەنگە بۆ ئاماژەی ئەوەن کە ئەمریکا ئامادەی جەنگن. نەخێر بەدڵنیایەوە لە ڕووی بنچینەیەوە ئەوەیە کە ئەمریکا تا ئێستاش دەیانەوێت دەرفەت بهێڵنەوە بۆ دانوستان و گەڕانەوەی ئێرانیەکان بۆ سەرمێزی گفتوگۆ لەسەر پرسی ناوەشی، بەڵام لە ڕوانگەی من ئیمڕۆ ئێرانیەکان لە قەیرانێکی مەزن دەژین. ئەستەمە ئێستا ئەو گرێبەست و ئەو ئاگربەستە ئاگربەستێکی نوێ ڕێکەوتێکی نوێ قایلیان بکات، چونکە تێکشکانێکی ڕژێمی ئەمنی بخۆیانەوە دەبینن، شتێکە و زۆر وڵاتان بخوانەوە نەبینیوە بێ پێشهاتە لە ڕابردوو. ئەمە هاوشێوەیە لەگەڵ ئەو کاتەی کە یابانیەکان کەناراوی پێرل هاربریان لە هاوای تێکشکاند و ئەمریکا خزانێ و جەنگی دومیزی هەن. ئەمە بە تەواوی سەرکردایەتی ئێرانی لاواز بوو بەهۆی هێرشانەوە تێکڕای کەڵەکە بوونی سەرکردایەتیشی نێهێشتووە، تەنانەت فەرماندەی سەربازیش پێکراوە. باشە بەڕێستە زۆرێک لە سەرکردەکانی ئێرانی کردوتە ئامانج و ئەوەی کە هەیە هەتا ئێستا تەنیا لە ڕێگای ئاسمانیەوە ئەم دوو وڵاتە شەڕ لەگەڵ یەکدی دەکەن و خۆشتان دەزانن کە نزیکەی 1000 کیلۆمەتر لە نێوان ئەم دوو وڵاتە هەیە. پێتان وایە کە ئۆپراسیۆنەکانی ئیسرائیل بۆ سەر ئێران تەنیا لە ڕێگای ئاسمانی دەبێت یاخود پێویستی بە ئۆپراسیۆنی زەمینیش دەبێت تا بە ئامانجەکەی خۆی بگات؟ بێگومان ڕیپۆرتەکان ئاماژە ئەوە دەدەن کە کۆبوونەوەی زۆر هەن تابەت گرتبوونەوەی سیخڕانی موساد هەواڵگرەکانیان و شانەکانیان بڵاویان پێکراون لە سەرتاپای لایەنەکان بەتابەت لە ڕووماڵی ئاسمانی لە چوار کاتژمێر ڕابردووش توانراوە کە پەیوەندیدار بوون بە موساد بەتابەت پێکهاتەیەک شانەیەک لە ئێران دەبینی کە بۆ نمونە بەرگری موشەچی لەناو ئێرانەوە پێکراوە. ئەمە دەرخەری چییە؟ دەرخەری ئەوەیە کە سەرڕایەوەی کە میدیای ئێرانی ناوەندیش پێکراوە باس لەوە دەکات 5 سیخۆر دەژیر کراون بڕیاردراوە دوێنێ لەلایەن ئەنجومەنی دادوەری تاران بۆ ئەوەی هیچ ئاسانکاریەک لەگەڵ سیخڕەکان نەکرێت. دەستگیرکردنی هەندێکی دیکەش لە 24 کاتژمێر ڕابردوو باس لەوە کراوە کە پێکهاتەی تەقەمەنی هەڵیان گرتووە پێیان بووە، واتە بزاوتی ئەو پیشانە سیخۆڕیانە لە ئێران و بوونی تەقەمەنی کە بەردەوام تەقینەوە هەن. وێڕای ئەوەش باڵەخانە کە 3 بووە پڕ بووە لێوان لەو بووە لە پێکهاتە و تەقەمەنی مەترسیدار هەموو دەرخەری ئەوەن کە لەسەر زەوی تێکشکانێکی بەرچاو جڵەوکردنێکی بەرچاوی ئیسرائیلی هەیە لە ئێرانەوە کاتە ئێرانەکان لە دوو ڕۆ دەجەنگن ڕوبەڕووبوونەوەی سیخڕەکان و ڕوبەڕووبوونەوەی دەرەشی موشەکەکان لە دەرەوە لە شارەزای ئەمنی لە بەغدا میوانی کوردستان 24 بووی زۆر سپاس.